ئێران لە بەردەم ڕووخان و کۆتایی هاتنی عەمامە بەسەرەکان ڕسمەکانی خامنەیی بۆ ژێرپێی خۆپێشاندەران. ماوەی چەند ڕۆژێکە شەپۆلێکی توندی ناڕەزایەتی و خۆپێشاندان تەواوی شارەکانی ئێرانی گرتوتەوە و دەسەڵاتە مەسابیەکەی ئێرانیش ترسی کۆتایی لێنیشتووە و هاتوو هاواریەتی. هاوڵاتیانی ئێرانی لە تاو نەبوونی و نەداری و دیکتاتۆریەتی مەلا مەسەبیەکان ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای نان و ئازادی دەکەن و مەلا و سوپا بەکرێگیراوەکەش بەردەوامن لە کوشت و بڕ و ڕفاندنی چالاکوانان و ڕۆژنامەوانان و خەڵکی مەدەنی و خۆپێشاندەران. خۆپێشاندەران دروشمی بڕوخێ دەسەڵاتی فەقیهیان بەرز کردوتەوە و داوا دەکەن هەر لە خامنەیەوە تا قایم مەقامی شارەکان بڕۆن و وڵاتەکە ڕاداستی خەڵکانی پاک و باش بکەن و کۆتایی بەو قات و قڕیە بێنن کە 20 ساڵە ئەو وڵاتەی گرتوتەوە. ماوەیەکە بەهای تومەن نزم بوونەوەیەکی بەخۆیەوە بینیوە کە لە مێژووداشتی وا ڕووی نەداوە و ڕێژەی پێکاریش گەیشتۆتە بەرزترین ئاستی 100 ساڵی ڕابردووی کە لە 1960 ئەوە نیشانەکانی پێشڕووخانی ڕژێمە دیکتاتۆرەکانن. لە بناغەدا و لەسەر ئەرزی واقع دەسەڵاتی وڵاتەکە هیچی بەدەستەوە نەماوە، نەتوانای ڕوبەڕووبوونەوە، نەتوانای بەرگری، ئەوەی ماویەتی تەنها سەرکوتکردنی خۆپێشاندەرانە. بەڵام لەوەیە ئەم جارە هاوکێشەکە جودا و جیاوازتر بێت بۆ پێی خۆپێشاندانەکان لە ناو دڵی دەسەڵاتەکە لە ناوچە فارسنشین و تورکنشینەکانەوە بە پێچەوانی جارانی پێشوو کە هەمیشە لە ناوچە کوردنشین و بەلوچ ڕووی دەدا. ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپیەکان چەند مانگێک زیاترە داوا لە دەسەڵاتی ئێران دەکەن لە پێناو خەڵکەکەی مل بدات و بێتە سەر مێزی گفتوگۆ، بەڵام دەسەڵاتی عەمامە بەسەرەکان گوێ نادەن و ئامادەنین مل بەو خواستانە بدەن کە لە سوودی ژیانی خەڵکدایە. خامنەی ڕابەری ئێران سەرەڕای بینینی ژیانی ئابڕووبەرانی خەڵکی وڵاتەکەی لا وساری هەینیدا گوتی ئەمانەی لەم ڕۆژانەدا ڕوودەدەن لەو وڵاتەدا ناڕەزایەتی نییە، بەڵکو ئاژاوە گێڕی و دەستی دەرەکیە و قبوڵی ناکەن. ئەمە هەمان ئەو قسانەیە کە دەسەڵات و دیکتاتۆرەکان لە کۆتاییەکانی دەسەڵاتەکانیان کردویانە بەرامبەر داوای خەڵک بۆ مافەکانیان. خەڵکی ئێران بە تەواوەتی پێکهاتەکانیان ڕژاونەتە سەر شەقام و داوای ڕووخانی ڕژێمی سێدارە دەکەن و هەموو پڕ بە گەر و هاوار دەکەن بڕوخێ ڕژێمی پەت و سێدارەی مەسەبی. ئێرانیەکان دەڵێن ئەمجارە کۆتایی دەسەکەیە و ئەستەمە ئەمجارە لەم تاقیکردنەوەی قوتاریان بێت. هەرچەندە چەند ڕۆژێکە سەرۆکی ئێران کەوتۆتە پاکانەکردن و هەوڵ دەدات بە گوتارەکانی فشارەکانی شەقام قووت بدات، بەڵام خەڵکی ئەویشان قبوڵ نییە و دەڵێن ئەم جارە شۆڕشەکە دەبێت بگاتە ئامانجەکانی و قبوڵی ناکەن جگە لە کۆتایی هاتنی ئەو دەسەڵاتەی کە ماوەی 40 ساڵە گەلانی ئێران دەچەوسێنێتەوە. کۆتایی هاتنی دەسەڵاتی ئێران گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا دێنێتە ئاراوە و ئەمەش بەلای شیکەرە و چاودێرە سیاسیەکان نەک بە دوور نازانرێت، بەڵکو بە نزیکترین پێشبینیەکانی دادەنێت.